تەکنۆلۆژیە تێم عەرزە دیاریەکە بۆ ئەو کەسەی وە ئیشەکەی تیاکە و حەدەکەیەسی و بە مەترەی داتیا لە ئەوەنە زیاتر مەڕۆ هەر پشت پێی هەڵکرد ئەڕوا شوێنێکی نایاسایی دا بێژێت قوڵیەکە 6 متر 7 متر و ئەتی گوێ نییە لەوە بەیانی وڵاخی تیاکەوێ بەیانی ئیسانی تیاکەوێ بەیانی زەرری بۆ خەڵکەیە بەیانی ئەمە هاتۆ تێتۆ لە شوێنەکە خۆی ئەڵێ بۆ ئیشو نەکردووە ئەمە چۆن ماهاتوەڵێ وەڵای ئەمە شکیان دوو مانگە ئیشمان نەکردووە ئەم بەزمانە لەم گوێچەما ئەوە ئەم گوێچەمان ئیبادە کردووە بە عام و زەرری بۆ خەڵک زۆر هەیە فەلاح و خەڵک تا چەند زەرمەند بوون لە ئیشکردنی ئەم کارگانە وڵایی بە زۆری زەرمەندووە بەس برێکشی قانجازەکە با بزانین بەڵێ ئەو قازانجێکێکا لە چ ڕوویەکەوەیە والله لە ڕووی ئەوەیە کاورا ئیشی بووە کاو یارمەتیە دا و ئەوە بە ئەوە قانجاسی ئەوە و تا لە چ ڕوویەکەوە لە ڕووی مادیەوە لە ڕووی گلێدەرەوە لە ڕووی حەفارەوە لە ڕووی هەموو شتێک بەڵێ بەڵێ مەترسی لەسەر زەوی کشتتوکاڵەکان ناوچێ و لە ناوبردنی درەخت و شت دروست کردووە یەک 6 کێلە بووە لە عەز ئەو 6 کێلە زەرری بۆ سیروانایە و بۆ خەڵکی شەی بەڵێ ئێوەکو خەڵک وەکو هاوڵاتی تا چەند ناڕەزان لە کارکردنی ئەم کارگانە وەڵایی من یەکیان خۆم ئەم کارگانە لە زووە لێرایە ئەم کارگانە چەند ساڵێکی لە نەوەسیەوە ئەم کارگانە هەمووی دانیریاوە ئیسیفادەیشی بووە بەڵام ئیسیفادێنەوە بۆ بانی خێڵان ئیسیفادەی بووە لە چەوەدایانە پێمان لە لمۆدایانە پێمان لە خیرەوە یارمەتیان داینە چۆنێ بێ وەکو اینە یارمەتیان داین بەزە و یارمێتێنەوە داین بەڵام لە ڕووی ژینگە و پیسبوونی هەواوە کاریگەری لەسەر ژیانتان هەبووە چۆنیەتی دووکەڵتیەوە سەرمانە تۆستیەوە سەرمانە عەزی زەراعی سیاراتی تیۆ ملا بڕۆ لای ئەو سەیتەرێ چی کریاوە بە عەرزیبانی خەڵان یەکیان عەرزی ماڵ مامەمە هەر ئیبادەیان کردووە خەڵکێ تووشی نەخۆشی بووێ بۆی پیسبوونی ژینگەم ناوچێوە خۆشینە تۆ دووکەڵێک و هەر ئەدەرمانێکەوە تۆزێ بچۆن و ڕووتان نەخۆشیە چۆن ناچێت داواکاریدان چییە لە حکومەت؟ وەڵا داواکاریمان لە حکومەتەیە لوچەیە دەرکە بەو یاسای خۆیە بەو قانونی خۆیە بە قەینی خۆی ئەم ئیشانە گشتی چاکات و ڕێک و پێکی کاو هەرێکێتێ جسرێ لێدا بۆ بەرو هەرێکێتێ تا چەند متمانەوەی شەکانی حکومەت هەیە حەقی ئەو قورعانە یەک متمانەی نەما ئەم حکومەتە کەس سیقەی برە خەڵپارە ناوە لە بانقەدانێژەی وە بەڵێ دەست خۆش مامەگەر سەرکەوتوبی ناوی تۆ چییە مامە ببوورە من نووری عەبدوڵڵا بانی خەڵان چەند ساڵە میشەکەی یانی ئیشی فەلاحەتەکەی حەد بووم لە دایک و دەستم داری کردووە ئیشم کردو دەست خۆش مامەگیان سەرکەوتوبی ئیشەڵڵا سەرکەوتوبی بەڵێ بەڕێزان وەکو دەیبینن لە دیمەنەکاندا ئەم زەوێکی کشتتوکاڵیە و نزیک سەر ڕووباری سیروانە و شوێنەیە کە غەسالە و کارگەکان تایە ئیشەکەن غەسالەکانی سەر ڕووباری سیروان بەتەنها مەترسیان لەسەر درەختستانەکان دروست نەکردووە بەڵکوم لەسەر زەوێ کشتتوکاڵەکان و ژیانی خەڵک و هاوڵاتی دروستی کردووە بە هیواین کە حکومەت ئاوڕی جدی لەمە بداتەوە و کاری جدی بکرێت بۆ ڕێگریکردن لەو دەستدرێژیانێک کە دەکرێت لەسەر ڕووبەرە سەوزایەکان و سروشت و ژینگەی ئەم ناوچەیە.